مامۆستا ئەردەڵان عەبدوڵڵا بۆ ئەوەی کە لەگەڵ بەڕێزیان بە هەماشۆ کە پێشتر ئاماژەم بۆ کرد لەسەر گرنگی ئەدەبیات و وشە بۆ گەیاندنی ئەو تاوانانی لە حەقی کورد کراوە هەر بۆ نمونە هەڵەبجە تا چەند دەتوانێت ڕۆڵ ببینێت لەگەڵ بابەتکە لەگەڵ بەڕێزیان زیاتر گفتگۆکەن مامۆستا ئێستاش کە ئێستا لە پاش ئەم هەموو ساڵە کاتێک هەر بۆ نمونە ئەم شعری مامۆستا ڕەفیق سابر ئەخوێنینەوە یان هەندێک شعری دیکە یا ئەوەی کە بۆ مامۆستا شێرکەوە بێ کەس نووسێتی لەسەر هەڵەبجە ئەی خوێنینەوە بچووکە بە گیانمانادێت جا بەڕێزت پێمان بڵێ بەڕاستی وشە وەکو کەسێکە خۆت لە بابەتەکە چۆن ئەتوانێت لەم نێوەندەیە ئەم ئەرکە بەجێ بگەێنێت زۆر بەخێربی مامۆستا سپاس بەخێربیت سەرەتا سەری ڕێز و نوازش بۆ شەهیدانی هەڵەبجە و شەهیدانی کوردستان دانەوێنین یارە کارەساتی هەڵەبجەیەکێکە لە کارەساتە گەورەکان کە لە مێژووی نوێی کووردا بەسەر گەلی کووردا هاتووە لە باشووری کوردستان ینی زەحمەتە تۆ وێنەیەوە بکەی لە چرکەیەکە بڕیاری مەرگی هەزاران کەس بدرێت ینی هەڵەبجە لەو کاتەیە هەزاران کەسی تیاژیاوە یەکێ بۆ لە شارە گەورەکانی هەرێمی کوردستان یارە بۆ کارەساتی هەڵەبجە قسە و باس زۆر لەسەر کراوە و هەر کەسە لە دیدی خۆیەوە بووە نووسەران و ڕۆشنبیران و ئەدیبانی کوردیش وەکو نخبەیەک وەکو بەشێک لە کۆمەڵگای کوردی ئەم کارەساتە کاری تیا کردووە و ڕۆحی هەژانون وەکو چۆن ناخی هەموو کەسێکی لەو کاتەیە هەژاندووە طبعا ئێمە بۆی لەو کارەساتە تێبێنە بێ لە ڕووی ئەو زەمەنەوە سەیری واقعەتی کورد بکەین کە کورد بێدەسەڵات بووە ینی هیچ پشتپەنایەکی نەبووە ئەم کارەساتە ڕوویاوە کە بڵین پێش هەموو شتێ حکوومەتی بەعس هەموو هەوڵیاوە کە کپی کات کە هیچ دەنگێک نەبێت تۆ لێرەیە تۆ وەکو نووسەر وەکو شاعر وەکو ئەدیب لێرەوە ئیتر دەسەڵاتی وشە دەرەکەوێت تا چەندە وشە کاریگەری هەیە کە تۆ دەنگی خۆ و بەرزکەیتەوە لەمەدا بڵێن شاعران لە ڕێگەی شعرەکانیانەوە بڵێن ئێمە کۆمەڵی شاعرمان هەیە کە ئەم کارەساتەکاری تێکردوون یەکێکیش لەوانە مامۆستا ڕەفیق سابیر کە یەکێک لە شاکارە شعریە جوانەکانی پێشکەش کردووە و ئەمەش وەکو خۆی بۆی باسکردن وەکو لە کتێبەکە شێ باسەکان نزیکەی ساڵێکی پێچووە لەمەیە کە بڵێن ئێمە لەوانە بێت لە ڕێگەی قسەکردن و یان لە ڕێگەی بڵین نووسینەوە کاریگەری زیاترمان هەبوو بێت بۆ مانەوەی کارەساتەکە بۆمانەوەی کارەساتەکە لە مێشکی خەڵکە و چۆن ڕێژ ڕوویاوە ینی زۆر جار ئێمەوە هەستەکەین کە تەنها سیاسە دەتوانێت بڵین تعبیر یان گزارش لە خەڵکی بکە بەڵام زۆر جار تۆ هەستەکەی شعرێک یان ڕۆمانێک یان چیرۆکێک یان تەنانەت کە بڵێن فیلمێکی سینەمایی واکات کە بڵێن زۆرترین پەیامی خۆ لە ڕێگەی ئەدەب و یان لە ڕێگەی هونەرەوە بگەێنی من لەو باوەڕێم کە وەکو نووسەران و ئەدیبانی کورد تا ڕادەیەکی زۆر باش توانراوە لە ڕێگەی بەرهەمەکانیانەوە گزارش لەو کارەساتە گەورەیە بکەن کە بەسەر گەلی کووردا هاتووە ئەوە ئەمەش بە تایبەت لە شعری کوردیە کاریگەری زۆر داناوە بەداخەوە لەوانە بێت لە ژانڕەکانی ترا بە تایبەت ڕۆمان و چیرۆکوانە کەمتر بەڵام لە ڕووی شعرەوە ئێمە بەڕاستی شاعرانی کورد کەمتەرخەم نەبوون و ینی کۆمەڵێک بەرهەمی ێزگار جوانمان هەیە کە باسی لەو کارەساتە کردووە کە ئەمەش وایە کاکە بڵین لە ناو زێهنێتی کووردا بە تایبەت لە نەوەی نوێە کە بزانن ئەو سەردەما چی ڕوویاوە و ئەم کارەساتە چۆن بووە کە بەداخەوە لەوانە بێ ئێستا سیاسەکان نەتوانەوە بە خەڵکی بێن بە تایبەت بەنەوەی نوێ بەڵام لەوانە بێ ئەدەب یعنی سنووری فراوانتر بێت توانایخانی باشتر بێت بۆ ئەوەی کە کارەساتەکان تایبەت بە نەوەی نوێ بگەێنێت کە چی ڕوویەوە هەروە زیندوێشتنەوەشی ئەوە کە بڵێن ئێمە
هەر تەنها یادێکی احتیادی نییە کە تۆ لە ڕێگەی شعرێکەوە ئەتوانێ ئەمە هەمیشە لە زێنتە مێنێتەوە. باشە مامۆستا لەگەڵەوەی کە زۆر جار ئێمە لە ڕووی ئەدەبیاتەوە لە ڕووی ئەو ژێرخانەی کە هەڵەبجە پێش بردومانی کە شێرخانێکی دەوڵەمەندیە بووە لە بواری ئەدەبیات و لە هەموو بوارەکانی تریشە و دوای ئەو ڕووداوە ئەبینی کەیتر کۆمەڵێک لە نووسەران و ئەدیبان هاتن کاریان لەسەرم بابەتە کرد. ئێستاش بینی کە ڕۆحی شاد بێت دکتۆر ڕەفیق کە باسی ئەو بابەتانە کات ئەڵێ تەنانەت بە دەرەقەت نەهاتنی دیێڕە شێعرەکانیش پەنایبێت بۆ لێکۆڵینەوە لە کەیسەکان لێکۆڵینەوە لە زمانی کوردی لێکۆڵینەوە لە تەنانەت لەسەر ئاسی عێراقیش لەسەر بۆ نمونە شێی ژیانی کورد چۆن بووە یعنی کامە دەستی بۆ هەموو لایەنە جیاوازەکان بردووە کەواتە ئێمە خۆمان لەناو خۆمانە با پێشووی باسی کەس بکەین با باسی وەرجێڕان نەکەین خۆمان لەناو خۆمانە لە ڕووی ئەدەبیات و لە ڕووی ناوەندە ئەکادمیەکانمانەوە ئەتوانین بە دەوڵەمەندی کار لەسەر ئەم کەیسانە بکەین کە پەیوەندە بە میلەتەکەمانەوە هەم لە ڕووی ئەوەی کە ئەمە خەترێکە بەرامبەرمانەکرێ هەم لە ڕووی سڕینەوەی شوناسمانە هەم لە ڕووی سڕینەوەی زمانمانە هەم لە ڕووی سڕینەوەی کەلتورمانە کە ئەمانە هەمووی ناسنامەن بۆ میلەتێک خۆمان ئەتوانین لە ڕووی ئەدەبیات و لە ڕووی ناوەندە ئەکادمیەکانەوە کار لەسەر ئەم بابەتانە بکەین. وەڵا خۆی جنابە ئاماژە بە شتێکە پێم خۆش تۆزە قسەی لەسەر بکەین ڕەوشی ڕۆشنبیری هەڵەبجە پێشەم کارە ساتە ڕاستی پێشەم کارە ساتە هەڵەبجە گەلەوەی کە ناوەندێکی گەورەی دانیشتمان بۆ ناوەندێکی گەورەی سەقافیش بووە ینی کۆمەڵە تیپی شانۆی تیا بووە تیپی موزیکی تیا بووە کۆمەڵە شاعیر و نووسەر و ئەدیبی تیا بووە وەرانی بێژی تیا بووە خانمان ڕۆڵێکی بەرچاویان خانمان ڕۆڵێکی بەرچاویان هەبووە دوایەوە شارێکی بۆ کەڵێ مولتی کولتورێر ینی کۆمەڵێک ئاین و ئاینزای جیاوازی تیا بووە شارێک بۆ لێبوردە بووە شارێکیش بووە کە بڵێن پێشوازی لە کاری هوەری و ئەدەبی کردووە ینی هێندەی کە خوێنەر لە هەڵەبجە هەبووە و بڵێ هەڕێک بۆ کوشارەکانی کە هەمیشە بە تەنگ ئەدەب و بە تەنگ کتێبەوە بوون تەوان ئەو کارساتە لەوەیە کە بڵین بە تەواوەتی تا ڕادەیەکی زۆر ئەو ئامانجەی خۆیان پێکاوە کە بڵین سڕینەوەی ناسنامەی فەرهەنگی ئەو شارە ینی هەڵەبجە دوای توانین کە باسی مێژووی هەڵەبجە بکەین بڵێن پێش کارەساتەکە و دوای کارەساتەکە دوای کیمیابارانەکە بڵین تەواو دوو نەمەتی جیاوازە بن دوو شاری جیاوازە بن ئەو بزوتنەوە ڕۆشنبیری و ئەدەبی و فکری لە پێش کیمیابارانەکە بووە دوایەوە ئەوە نامێنێت دەمان لەوە شار کۆمەڵێک فاکتەر دەوری هەیە وا بێنە سەر مەسەلەی ناوەندە ئەدەبیەکان و هونەری و ئەمانە چکە ئێمە چۆن ناتوانین تەبەن من پێش هەموو شتێک حەزەکەمەوە بڵێم کە لێرە وێنە دیمەن چ کاریگەریەکی هەیە ینی ئەگەر ئەو ڕۆژنامە نووسانە نەبوونایە وێنەی ئەو کارەساتیان نەگرتایە مەسەڵەن بەو شێوەیە جیهان نەیەزانین هەر حتا خۆشمان نەمانزانین چکە ئێمە خۆمان ئەزانین لێرە لە سەردەمی باسە ئیتر لەم شەستەوە محەڕەمە بوو بڵین کەس نەیەتوانین دەست ینی هین بوو کەس نەیەتوانی بزانی نەمانزانیت لەم چیانە چی ڕۆیە حکومەکە عسکەری و هێندە تون بوو ئەو ڕۆژنامە نووسانە مەسەڵەن ڕۆڵێکی زۆر گەورەیان هەبووە لە گواستنەوەی دیمەنەکانە دواتر مەسەڵەن کۆمەڵە تابلۆکێشی مەسەڵەن بە توانای کورد هەوڵیان ناوە لە ڕێگەی تابلۆکانیانەوە ئەم دیمەنە تراژیدیانە بگوێزنەوە بۆ جیهانی بگەێنن بەڕاستی ئێمە ئەگەر سەیری مێژووی گەلانی تر بکەین مەسەڵەنەوە تا ڕادەیەکی زۆر باش توانیویانە کاری بڵین ئەو کارەساتانەی بەسەریان هاتووە بڵێن هەم بۆ خۆیان بێڵنەوە هەم بە جیهانیشی بناس بۆ نمونە ئێستا ئێمە ساڵانە هەتاوەکو ئێستا چەندین فیلمی جیاواز دەبارەی هۆلۆکۆستەوە بینی دەبارەی ئەوەی کە نازیەکان لە هەڵمانیا چیان بە جوولەکە کردووە ئیتە هەر یەکە و لە سۆنگەیەک و دیدگایەکی جیاواز ئێستا ئێمە مەسەڵەن خۆشە پێش بەرنامەکە باسەوە کە هەموو عایلەیەکی هەڵەبجە خۆی حکایەتێکی هەیە ئەو ڕۆژە بڵێن هەر یەکە و بە پێی یعنی خۆی دەوروبەرەکەی بڵێن مامەڵی لەگەڵ ئەو کارەساتە کردو هەر یەکەیان
حکایەتێکی تراژیدایە چۆن ڕای کردووە، چۆن لەو ڕێگایە دەرچووە، چۆن ئەم کیمیایەکە هاتووە، چۆن ناڵی دەرکردووە. ئەمە بۆ خۆی لە خۆیان ئێمە سەڵەن ئەگەر بە تایبەت لە بواری سینەما و فیلمە بەهێز بووینە ئەمانتوانی ساڵانە چەند ئەو حکایەتانە بەڵێن نێڵن بمرێت بڵێن لە ئەمانتوانی بڵێن ئەو حکایەتانە بە زیندوو بێڵێنەوە بە جیهانیشی بناسیین. بەڵام ئێمە لە بواری فیلم و دراما بەڕاستی تا ڕادەیەکی زۆر ئەوەمان نەکردووە. بەڵام لە شعرە کە بابەتی ببوورە مامۆستا بابەتێکی زۆر گرنگیشە بۆی کە سنوور نازانێت. یعنی توانێت هەموو سنوورەکان تێپەڕکانی بۆ نمونە ئێستا ئێمە دیمەنەکانمانە بین لەگەڵ هاوکارم سەحر هاوکارانم دایان نابوو یعنی لە کەوتنی مناڵێکا بە دوای دایکیەوە کە داوای ژیانی خۆیەکە نازانێت چییە لەوانەیە لەگەڵ ئەو بێتە شیعرەی مامۆستا شێرکۆبێ کەسە بۆ خۆی شاکارێکی جوان بە هەموو جیان بناسێنێ کاوداوە لە خواکات بە دەمانەوە بێت هیچ کەسێک ناتوانێ ئمە بکە ئێمە کەم کارانە بکەین ئەتوانین باشتر خۆمان بناسێنی بە تەکید. بەڵام لەمەشە بۆ نمونە لە ڕووی ئەدەبیە وەکو عەرزم کردن ئێمە هەمانە بەڵام لەوەی کە بە جیهانی بناسین لەوەشە لاواز بی مەسەلەن ئێمە بەلایەنی کەمەمانتوانی ئەو کۆمەڵە شێعرە یان چەندین ڕۆمان و شیرۆکمانەیە لە بواری کارەساتی هەڵەبجە نووسراون وەریان گەڕینە سەر زمانی زیانیەکان یا عەلەقەل سەر زمانی عەرەبی و فارسی و ئەوانە چونکە ئێستا بەڕاستی هەتاوەکو ئێستاش کۆمەڵە ڕۆمان نووسی کورد کاریان لەسەر و کارەساتە کردووە لە بەرهەمەکانیان. ئێمە ئەگەر بتوانین ئەو ڕۆمانوە و چیرۆکانەیان ئەو لەوانە بە شێعر تۆزێ قورس بێ بەڵام بڵین وەرگێڕینە سەر زمانەکانی کە ئەوەژە دەوری هەیە. ینی ئێستا تۆ کە سەیری ئەو کتێبخانەی جیهانەکەیت کۆمەڵی ڕۆمانی گرنگەیەتە بەردەست پێشتر باسیەوەم بۆ کردنی بۆ نمونە جەنگ و ئاشتی تۆلستۆی کە باسی ئەو کارەساتانەکە کە بەسەر گەلی ڕووسیاتۆ لە ڕێگەی کە ناپلیۆن پەلاماری حتاوەکو ئێستاش هەر چاپەکرێ کراوە بە سینەما کراوە بە دراما ئەم کارایە دەبیانە یعنی ئەتوانن زۆر خزمەتی دۆزی ڕەوای کورد بکەن بەڵام بەداخەوە بڵێن بەپێی پێویست جار لەمەشا بڵێن هەم لەوانە بێ نخبەی ئەدیب و ڕۆشنبیر نووسەرانی کورد بڵێن بەشێکێکوێتە ئەستۆی ئەوان بەڵام بەشی زیاتری شێکەوێتە سەر لایەنی دەسەڵاتی سیاسی کە مەسەلەن هەوڵی نەیاوە بە تایبەت لە بواری ڕۆشنبیری لە بواری فەرهەنگە کە بڵێن ئەم کارەساتە بە جیهان بناسێن. باش جەما مەسائر دەڵێن لەم نێوەندەیە وشە تۆزێک ئەرکەکەی لانەیە قورستر بێ بۆ گەیاندنی پەیامەکە بۆ دەرەوە چونکە بۆ نمونە تۆ بە فۆتۆیەک ئەتوانیت بابەتەکە بێ وەرگێڕان بیگەێنیت بەڵام وشە ئەبێ وەرگێڕانێکی بۆ بکرێت وەرگێرانێکیش لە ئاستی خۆیان بەقەت خۆی غەدر لە بابەتەکە نەکات کەمی نەکاتەوە جا بەڕێزت لەم نێوەندەیە ئەگەر باسی ئەرکی وەرگێڕەکانمان بۆ بکەیت چون وەرگێڕی ئەمە لەم نێوەندەیە ئەگەر بابەتێکی وا وەرگێڕانی بۆ بکە دوو جار ئەرکە کاکرێتە سەری یەکێک ئەوەی کە پەیامەکە وەرگێڕانی بۆ بکە یەکێکیش بابەتە نەتەوایەتیەکەش لەگەڵگە ئاوێتە بکە خۆی وەرگێڕان بڵێن من بە حکمەوەی خۆم چەندین ساڵە خەریکم بەڕاستی کارێکی قورسرە لە نووسین تۆ بۆ نمونە ئەگەر بتەوێ ئەم کارەساتەیان بڵێن هەر شتێکی کە بێت بوەری گەریتە سەر زمانێکی کە بەلایانی کەمەوە بێت تۆ مێژووی ئەو شتە بزانی و زمانی هەردوو زمانەکە وەکو خۆی بزانی توانی بڵێن چۆن وشەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ شێوەیەکی بڵێن ئەمانەتێکی ئەمانەتەوە بگەینیتە زمانەکەی تر ئێمە لە ڕووی ئەوەی کە بڵێن وەرگێڕانەوە وەکو پێشتری ژاماژەم کرد بڵێن نەهاتوین وەکو پرۆژە ئیشیشە سەر بکەینەوە زۆر گرنگە ئێمە نەهاتوین پرۆژەیەکمان هەبێت بڵێن ئەم ساڵ 10 کتێب وەرگێڕینە سەر زمانی ئینگلیزی سەر فەڕەنسی سەر زمانەکانی تر ئیتر ئەم کتێبە بە ڕۆمانی تیابێ با چیرۆکی تیابێ با شعری تیابێ با تەنانەت مێژووشی تیابێت ئەمە ئەم جۆرە کارانە گرنگن کە مەسەلەن بکرێت بە تایبەت ئێمە هەر لەناو خۆمان نابین ئەم یادە بکەینەوە و هیچ دەوری نابێت بەڵام تۆ بۆ نمونە ئەگەر
ئێستا تۆ لایەنێکە هەبێ هەر بە لایەنی کەمەوە راپۆرتێکی ئاوا هەزار وشەیی بکەیت بینێری بۆ میدیاکانی ژیان پەیوەندێکە هەبێت لەگەڵ میدیاکانی ژیان کە بەلایەنی کەمەوە لە 16 سێ یادی هەڵەبجە بکرێتەوە بوترێ لەم ڕۆژەیە ڕژێمی سەدام کیمیابارانی هەڵەبجێ شتێکیان لەبەردەستا شتێکیان لەبەردەستا بێت تۆ خۆ ئەبێ شتێ ئامادە بکەیت بڵێن بۆ میدیاکانی ژیان کە بڵین ئەم ڕۆژای یادەکەن یان مەسەلەن لەگەڵ ناوەندە ئەدەبیەکانی جیهانە ڕێککەوتنە هەبێ بڵین کۆمەڵێ ئینستیتوی کۆمەڵێ ناوەندی گەورەی ئەدەبی هەیە کە مەسەلەن بەلایەنی کەمەوە ئێمە هەوڵ بین هەر دوو کارەساتی ێژگار گەورەمانەیە هەڵەبجەمان هەیە لەگەڵ حوسێن فالە کە بڵین ساڵانە بتوانین لە ڕێگەی ناوەندە ئەدەبیەکان چونکە لە زۆربەی وڵاتانە ناوەندە ئەدەبیەکان زیاتر دەنگیانەگات وە زیاتر بە ناو خەڵکیشا بڵاوە بێتەوە کە بڵێن ئێمە هەوڵ بین پەیوەندیەک لە ڕێگەی دروستکردنی پەیوەندیوە لە ڕێگەی ئەو ناوەندانەوە ئەم یادێم کارەساتە بکەین وە بە جیهانی بناسین چونکە تاوەکو ئێستاش بڵین جیهان نازانێت کە بڵین نوخبەیەکی ێزگار کەمی خەڵک من خۆم لە ئەڵمانیا ژیاوم ینی نوخبەیەکی ێزگار کەمی ئەڵمانی نەبێت کە ئەوانەی کە گرنگی بە دۆزی کوردەدەن ئەزان کە کارەساتی هەڵەبجە بوو و کیمیاباران کراوە و ئەوانە بەڵام زۆربەی خەڵکەکە نازانێت ئەردەڵان چەند ساڵێک بەلێ سەبوون منە هەر لە وڵاتێک وەکو ئێران هەندێک بۆ نمونە موزیکشن هەندێک گۆرانی بێژ کەسانی هوەرمەند ئاهاتن لە زانکۆکان لە ڕۆژی 16 سای چالاکیان ڕێک ئەخست بۆ ئەوەی کە لەو شارانەی کە کوردنین بە قسەکەی جەنابلانێ هەر ئاگاداری ئەم تاوانە نەبوو بێتن یان لەبیریان چۆ حەقی خۆیانە بابەتەکە بابەتی ئەوان نەبووە ئاهاتن ئەمەیان لەبیر ئەخستنەوە وایانە کرد ئەم زامە بێ بە زامێکی هاوبەشی مرۆڤایەتی ئێستا لە ڕێگەی موزیکۆ یان مەسەلەن لە ڕێگەی تیپی شانۆییەوە بۆ نمونە ئێمە لە هەموو مەکتەبەکانە یا دەکرێتەوە بەڵام تۆ کوا ئەگەر گروپێکی موزیک چێتە قوتابخانەیەکەوە بۆ کۆمەڵێ مناڵیان کۆمەڵێ نەوجوانان سەران شاکارێکی موزیکی لێات ئەمە هەم لەگەڵ شاکارەکەیەتەوە هەمە زانێت کە ئەو ڕۆژە چی ڕوویاوە یان تیپێکی شانۆیی بڕوات سەرەن لە قوتابخانەیەکە شانۆیەک پێشکەش کات لەسەر ئەو ڕۆژە کە چی ڕوویاوە پێشانگایەک بکرێتەوە دەم موزیک لەسەر لە هۆڵە مامۆسایانی کۆمەڵی کار هەیە زۆر ینی لە ڕابردووەم کراوە بەڕاستی ینی بۆ نمونە ئێستا ئەمڕۆ 16 سێە نابێ ئەو زامەوەنەی کە قوڵکەینەوە بۆ کەس و کاری قوربان ینی با وەستانی بۆ نمونە هەزار ڕێگا هەیە وەستانی ئۆتۆمبیلە بێ و شەقامەکان بێ بە پێشانگا و میوزیک و خەڵک بێتە سەر شەقام و خەڵکی شارەکانی تر کاچنە ناو شارەوە بە گوڵ پێشوازیان لێ بکەن ینی ئەمە هەمووی هورەیەکە هەستێکی نەتەوەیەتی ئێمەتوانی پێیان بەخشین بەڵام بەداخۆ ئێمە زۆر جار کە گلەیەکە هەیە من بە ناوی هەڵەبجەیەکانەوەم گلەیەکەم بۆی کە ئێست لێرەوە بڕوە ئەڵپوو بەس لە 16 سێ ئەمەمان بیرە بۆ بەس لە 16 سێ میوزیک لێن بۆ بەس لە 16 سێ پیری تابلۆیەکی هەڵەبجەمانێ بۆ بەس لە 16 سێ پیری ئەومانێ کۆمەڵە بابەتی هەڵەبجە بروژێنین خەڵکەکە هەڵێ پێویستمان بە کۆمەڵە بابەتی ترە بە ئایندەیەکی باشترە بە مەکتەبێکە کە بتوان مناڵەکانمان کە چوونەوە ماڵەوە بردومانی هەڵەبجەوای کروێت تاش زۆربەی ماڵەکان لێکەوتەی هەڵەبجەیەتیاماوە بریناری تایە مناڵەکە نەترسێ لێی بزانێت کە ئەمە باو باپیرانی بەسەری هاتووکەواتە ئەمەش هەرە بەسرێتەوە بۆی کە ئێمە چۆن مناڵەکانمان گۆشکەین بە مێژووی خۆمان بۆ ڕووداوانی بەسەرمانە هاتووە ئەنجا تاگەوتە قۆناغی زانکۆ کە خۆی خاوەنی قەڵەمێک بێ وەکو جەنابتان بتوانێت بە جیهان بڵێ ئەمە مێژووی منە خۆی فعلەنەوە زۆر گرنگە کە بمێنێتەوە وە لە ناو زێنی خەڵکاوە ینی ستا بەداخەوە پێرەیەکێ لە فەیلسوفە گەورەکانی ئەڵمانیا یۆرگن هابەرماس کۆچی دوایی کرد ئەو دائیمە لە زۆربەی بڵێن دیدارەکان لە زۆربەی کتێبەکانی هەمیشە جەخت لەسەرەوە کە ئەبێت مەسەلەی هۆلۆکۆس و کوشتنی جوولەکان دائیمە لە زێنی ئەڵمانیەکان بمێنێتەوە ینی لەم کاتی شەڕەیە کە ئاوا ڕوویاوە ڕاوێژکاری ئەڵمانیا هەفتەی پێشوو لە دیدارێکی ڕۆژنامەوانی وت کە بە هیچ شێوەیە نابێ ئێمە بێڵین کە ئەنتیسیمیتس کە بڵێن جایەتی جوولەکە بە هیچ بیانوێک هەبێت
ئەوان بڵێن ئێستا توانراوە بۆ نمونە لە کۆمەلگای ئەڵمانیا کە مەسەلەی هۆلۆکۆست ئیتر شتێکە ئەبێ هەموو کەس ڕێزی لێ بگیرێ. ئێمە ینی باسی عێراق ناکەین، ئێستا لەوانەیە لە زۆربەی شارەکانی عێراقیشان نەزانن ئەو شتەش. بەس تۆ ئێستا لە هەرێمی کوردستانە بڵێن تا لەناو خۆشمانە نەمانتوانیوە وا بکەین کە ئەمە بێتە لە زیهنی ئێمە بمێنێتەوە کە کارەساتی هەڵەبجە ڕوویاوە شتێکی هەروە بڵێن عابر نییە. ئەمە دیسانەوە دەسەڵاتی سیاسی دەوری زۆر زۆرە، ینی ئەکرا کۆمەڵێک کار بکرێت کە بڵێن بە زیندویی بێڵڕێتەوە. ینی بۆ نمونە تۆ ئەکرا لە هەموو شارێکە بڵێن مۆزەخانەیەکە بێت ئەو بۆ هەڵەبجە کە بڵێن ئەو ڕۆژە چی ڕوویاوە وانە یان بۆ نمونە ئەکرات کە بڵێن کۆمەڵێ فیلمی دوکۆمنتاریمان هەبێت دوکۆمنتاری زۆر باش کە لە هەم میدیاکانی خۆمانە هەم لە میدیاکانی عێراقا باسیکەین وانە یان ئێستا بۆ نمونە لە زانکۆ و پەیمانگاکانی عێراقا هیچ کارێکمان نەکردووە. وایە ئێستا ئێمە بۆ نمونە لە زانکۆی بەغا هیچ چالاکێکمان هەبووە لەوانەی بەسڕ هەمان بووە لە پەیمانگاکانە هەمان بووە. تۆ خۆ خەڵک بەچی بزانێت تۆ بێ خۆ بڕۆیت بڵێن بە خەڵک بڵێ من ئەمەم لێ قەوماوە ینی خەڵک لەکوێوە بزانێت خەڵکیشی بە ئیشی تۆ چییە تا توی خۆت نەخەیتە تۆ هەتاوەکو ئیشی خۆ و نەخەیتە بەردەست خەڵکیزا ئەوە لە ڕێگەی کۆمەڵێ ڕێگە هەیە لە ڕێگەی کتێبەوە کرێ لە ڕێگەی بەرهەمی سینەما و دراماوە کرێت لە ڕێگەی شانۆوە کرێت لە ڕێگەی تیپی مۆزیکەوە کرێت. ئێستا بۆ نمونەیە ماماتوانی ساڵانە ئەلایەنی کەمەوە فیلمێکمان نەبێت لەسەر هەڵەبجە وانە فیلمێکی وا هەبێت کە بڵێن بینێرین بۆ سینەماکانی جیهان لەو ڕۆژایە پەخش کرد یان ساڵانە هەوڵ بین شاکارێکی موزیکی جوانمان هەبێت کە بتوانین بچین لە شوێنان بڵێن نمایشیکەین وانە یان دەخێکی شانۆیی وا بەهێزمان هەبێت تیپی کۆمەڵی تیپی شانۆییمان هەیە کە بڵێن هاوکاری ئەم بکەین بچن لە وڵاتان بڵێن ئەو شانۆیان نمایش بکەن. ئەمانە هەمووی کارن بەڵام کێشەکە لەوەیە کە بڵێن ئەمڕۆ بەداخەوە لایەنی ڕۆشنبیری و نووسین و ئەدە و فەرهەنگ زۆر کەم لای لەکرێتەوە واش خراوەتە مێشکی بە تایبەت نخبەی سیاسیەوە کە لایەنی ڕۆشنبیری و هونەریەوە دەوری نییە لە حاڵەتێکا بڵێن کە زۆر ڕۆڵی هەیە کە بۆ گەیاندنی پەیام بە تایبەت لەم کارە ساتانەیە کە ئەیان بینی کە ڕوویاوە تۆ ئێمە بەداخۆ لەوایە لاواست بەڕێزت باست کردوتت بەداخەوە خەبی کە ئەمە تۆزێک زاڵ ئەبێ کە لەوانەیە لایەنی وشە و ئەدەبیات و بیرمەندی و ئەمانە زۆر لەم نێوەندایان نەتوانە ڕۆڵ بگێڕێ بە تایبەت لەم بارودۆخی یان لەم ڕۆژانەدا. بەڕێزت پێمان بڵێ ئێمە هەوڵ ئەبینین بۆ نمونە هەر ئەگەر بابەتەکە باسی تەوەرەکەی خۆمانکەین وەکو بەرهەمە چاپەمەنیەکان ساڵانە ئێمە لەم بوارە بەرهەمی چاپەمەنیمان هەیە لەخوا بەزیابە چاپخانەکانمان چالاکەن تا ڕادێک سەرباری قەیران و بارودۆخەکە بەڵام هەندێک جار لەوانەیە بەرهەمەکە دڵی خوێنەرەکە ناگرێت ئەی خوێنێتەوە بەڵام ئەو چون تاوانەکە زۆر گەورەیە وانی ڕێک بیا لە دڵی کەسەکە بزانێت ئەگەر خۆی لەوێ نەبوو بێ چی هاتووە بەسەر ئەو خەڵکە لەو ڕۆژانەیە لە کاتێکە لە ئێستای سەرباری ئەم هەوڵانە بەڕای بەڕێزە تا چەند پێویستە چاودێریەک هەبێت بۆ ئەوەی کە چاپ ئەکرێ ئەم هەوڵانە ئەم دڵسۆزیانە بتوانێت بەڕاستی بابەتەکە وەکو خۆی بگەێنێت بەڕاستی وابێت کە گەورەیەکە بەقەت خۆی بگەێنێت ڕاستەکە خۆی لەمە من وتەیەکی شاعری گەورەی ئەڵمانی برێختم بیرەکەوێتەوە ئەو ئەڵێ بۆ پێشکەشکردنی بەرهەمێکی جوان تەنها بڵێن ئیلهامەکە گرنگ نییە شێوازی نووسینەکەش گرنگە تۆ ئێمە لەوانە بێ ئیلهامێکمان هەبێ شتێکمان هەبێ حەزێکمان هەبێ لە ناخاپمانەوێت دەری بڕین بەڵام بزانین چۆنی بنووسین شێوازی نووسینەکەش گرنگە ئێمە کارە ساتەکە هەیە بەڵام
تۆ لەوانەیە بە ڕۆمانی نووسی ڕۆمانەکە لە ڕووی نووسین و لە ڕووی داڕشتن و لە ڕووی تەکنیکەکانی ڕۆمانەوە زۆر لاواز بێت. ئێمە واکە کە تۆ بابەتە سەرەکیەکەشێ یعنی لاوازەکەی فعلەنەوەی جنابەڵێ وایە کە زۆر جار دەقە ئەدەبیەکان نووسراوە بەڵام ئەمە نە بە شێوەیەزێکی داواز نووسراوە کە کاریگەری خراپی هەیە لەسەر کارەساتەکە. خۆی ئێمە پێویستمان بە سنتەرێک هەیە بە تایبەت بۆ ئەو کۆمەڵێک ڕووداوی ناخۆشەیە کە بە سەرمان هاتووە کە بڵێن کاری لەسەر بکەین. هەڵەبجەیە ئەنفالە کۆڕەوە ڕاپەڕینە بڵێن ئەمانە ئێمە پێویستمان بەوە هەیە کە بە تایبەت لە وزارەتی ڕۆشنبیریەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان ناوەندێکدا بنێت ینی ناوەندەکە تایبەت بێ بەوەی کە چۆن ئەم ڕووداوانەیان ئەم کارەساتانە بە جیهان بناسین بڵێن هەوڵ بین ئەمە بیکەینە کۆمەڵێ بەشی بۆ دانین بڵێن لە ڕووی ڕۆمانەوە چی بکرێت قسە لەگەڵ کۆمەڵی ڕۆمانوس بکرێت لە ڕووی شعرەوە چی بکرێت لە ڕووی شانەوە چی بکرێت لە ڕووی مۆزیکەوە میدیاکان چۆن مامەڵی لەگەڵاکەن یعنی ئێستا تۆ وەرە سەیری میدیاکان کە هەریەکە و بەپێی خۆی بەپێی سیاسەتی خۆی بەپێی ئەو تێگەشتنی خۆی مامەڵە لەگەڵ ئەم کارەساتانە لەمەیە فعلا ئەوەی جەنابە ئاماژە پێکردن ناوەندێک و بوونی سەنتەرێک گرنگە کە بڵێن ڕێنمایی دەرکات وە پێشنیار بخاتە بەردەم چاودێر بێت یعنی ئێستا بۆ نمونە ئەکرێت کە بڵێن ساڵانە حکوومەتی هەرێم لە وزارەتی ڕۆشنبیری ئەو بڵێن خەڵاتی ناوەنەیان شتێکە ناوەنەی هانی کۆمەڵێن و سەربات کە ڕۆمان نووسن بە تایبەت بۆ ڕۆژە بەڵام خۆی چاودێری بکات کام ڕۆمانە زۆر باش بوو هەڵسەنگانی بۆ بکەن ئەوە بڵاو کرێتەوە خەڵاتی نووسەرەکەش بدرێت کام تیپی موزیک کۆمەڵێک تیپی موزیک پێشنیار پێشکەشکەن کامیان زۆر باش بوو ئەوە هەڵسەنگێن و ئەوە نمایش بکرێت ئەمە شاندانێکی زۆر زۆر باشە ئەمە شاندانێکی زۆر زۆر گرنگە باشە بۆ هەموو یعنی ئەو جا بۆ هەڵەبجە بێ بۆ من یەک پرسیارمەوە و دوایین پرسیاری خۆم هەر لەسەر بابەتی نووسین و ئەدەبیات و ئەو بوارانی کە هەیە مامۆستا خۆت هەر لەناوەدا ئاکادمیەکان جێکی شانازیت کە زۆر زۆر دەستێکی باشتانێ لە بواری زمانەوانی و لە بواری وەرچەڕانشە تا چەند گرنگە ئەو کەسانی لە بواری نووسینە بە تایبەتی ئەمڕۆکە باسی هەڵەبجاکەین ئەوەی کە ئەینووسێت قەڵەمێکی بەزەیی نەبێ قەڵەمێکی مەردایەتی و بەهێزی کورد بێت یعنی من هەڵەبجە بە بەزەیی پیشانی کەس نێم هەڵەبجە بە تاوانێتی و بە تاوان پیشان بم ئەمە چەند گرنگە لە ئەدەبیاتە بۆی کە من خۆم بچووک نەکەمەوە ئەو پەڕی قارەمانەتی و کەسی تەوەری پیشانی جیهان بم لەمەیە فعلەنەوە گرنگە لەمەیە پێش هەموو شتێ باگراونی سەقافی ئەو کەسە گرنگە نووسەرەکە دووش ئەو نووسەرە هەوڵبات شتێکی پەلە نەکە یعنی شتێکی ئاوا هاکەزای بڕۆ ئێستا ئێمە باسی ئەم دێڕە شعرەی مامۆستا ڕەفیق سابیر دەکەین تەنیا جەممەیەڵە ئەمە کارێکی بڵێن ڕۆژ و دوو ڕۆژوانەی نەبووە ساڵێکی پێچووە هەتاوەکو توانیوێتی شعرێکی وا پێشکەشکە تۆ ئەبێ کە بڵێن جا شاعر بی ڕۆمانوس بی بڵێن موزیکژێن بی هەرچیەک بی هەوڵ بێ بە تایبەتی بۆ ئەم کارەساتانە یعنی هەموو تواناکانی خۆ بخێتە گەر بۆ پێشکەشکردنی دەقێکی بە توانا و بەهێز کە لە ناو خەڵکە مەرغوب بێ خەڵک بەدڵی بێت لەمەیە بە تەکید ئەو شاعرەیان ئەو ئەدیبە دەوری هەیە و دووەمیش ئەوەی کە باسمان کرد کە حکوومەتیش ناوەندێکی هەبێت کە بڵێن سەرپەرشتی ئەمە بکات زۆر زۆر گرنگە فعلەن ئێمە تەنها لە ڕووی بەزەیی و ئەوانەوە ئەم کارەساتە پیشان نەی ئێمە ئەمە کە یعنی لە ڕێگەی ئەمەوە باسی ڕندەی ڕژێم بکەین ڕژێمی باس بکەین من لە ماوەی پێشوە بیرۆوەریەکانی جۆرج بۆش بخوێنەوە جۆرج بۆش ئەمەی
جۆر کوڕ کە بڵێن ئەوەی کە هاو عێراقی سەدامی ڕووخان ئەو کە لە سەرەتا کە باسی ڕژێمی سەدامەکە هاتوو باسی هەڵەبجاکە ئەڵێ سەدام درڕندە بوو ڕژێمێکی فاشی بوو یەکێک لە کارەکانی ئەوە بوو کە هاو کۆمەڵکوژی کردو بە سەر شاری هەڵەبجەیە مەسەڵەن تۆ گرنگە ئەمە بە هەموو جیانی بڵێ کاکە ئەم کارەساتە کە ڕوویاوە تعبیر لە سیاسەتی فاشستانەی ئەو ڕژێماکە پێشە مشت دوای ئەوە ئیتر مەسەلەی لایە نەمرۆیەکە باسکەیت چونکە ئەمە ئەمێنێتەوە ڕاست تۆ بڵێن هەست و سۆزێک ئەو دەقەیە و کەسە سەیرێکات توولانەوێ هین بێت و هاوسۆزە بێ یان زۆر جا لەوانە بێت نەستوان خەڵگەی ناتوانێت بەرگەی ئەو دیمەنانە بگرێت ئەوەژە بێ هەر ئاین بکەیت بەڵام تۆ ئەگەر هەوڵ بیت بڵین لە ڕێگەی ئەو بەرهەمەی کە هاتە پێش هەموو شتێک ئەو تعبیر لەوە بکەیت کە ئەو نظامە چەند ڕەندە بووە ئەو فاشیزمە چەند یعنی ڕەندە بوو بەرامبەر بەگەلی کورد و چەند دڕاق بووە چەند بێبەزەی بۆ بەرامبەر بە یعنی خەڵکی مەدەنی ئەو شارە دوای ئەوە بیت بڵین ئیتر ئەمە چ کارە ساتێکی مرۆی خۆڵقان بەو شێوەیە ئەمێنێتەوە ئەمەش بەڕاستی ئێمە هەتاوەکو ئێستاش ئەتوانین بۆ جیلی داهاتوش کە بڵێن کاری لەسەر بکەین لە ڕێگەی چونکە وشە ئەمێنێتەوە کە تۆ خستە سەر چاپ ئیتر لەوانە بێت تۆ پاش سەدان ساڵی تر هەر چاپ بکرێتەوە ئەنی تۆ ئێستا بۆ نمونە باسی شکسپیری کرد کە بڵێن 400 ساڵەوە پێش دەقیشانەوەی نووسێ بەڵام ئەوەی هەر ماوە تۆ چکە بابەتێکی ئەدەبیە ینی لێرەیە گرنگی ئەدەب دەرەکەوێت و جیاوازیشی لەگەڵ سیاسەتە وەلایەنی عسکەری ئەوەیە کە بڵێن ئەدەب ئەتوانێت بە زیندوی بمێنێتەوە و کاریگەری زیاتریشی دەستخۆشی لە سەنافتەکەی ئەدەبیات و ناوەندە ئەکادمیەکان و لە ڕووی نووسین و دەستنووسەکانی شەو بتوانین ئێمە کاری باشتر و باشتر بکەین بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان و بتوانین بە قارەمانێتیش هەمیشە باسییان بکەین و ئەم کەیسش بەردەوام گفتوگۆی لەسەر کرێت دووبارە سپاس بۆتەوە. زۆر سپاس.